عبدالرحمانی کوڕی حەفسی قوڕەیشیە فەرمێ سەرۆت و سامانێکی زۆریان هێنایە لای عومەری کوڕی ابن المنکەدر کە هێنانە بەردەستی تەماشای کرد و زۆر گریا. والی بوو دەستکەوتی غەزایان هێنا بوو بۆی تەوزیعی کا لە خەڵکەکە. سەیری کرد و زۆر گریا و فرمێسکی ڕشت. پێیان سیر بوو کە ئەمە جێگای خۆشیە، خەڵگە بێت دڵخۆش بێ کە دوژمنان تێکشکاون و کافرەکان بەزیون و دەستکەوتی شەڕ هاتۆتەوە بەردەستی مسلمانان و لە پشتی بەرەکانی شەڕەوە هاتۆتەوە بەناو شارەکان و بەسەر فەقیر و هەژارە تەوزیع کرێت. وتیان سەبریان گرتە هەنیسکەکانی فرمێسکەکانی تا گریانەکەی کۆتایی پێهات و پاشان پێیان وت ما الذي أبكاك من صلة الأمين؟ چییە وای لێ کردی؟ چ پەیوەندیەکی بەم گریانەوە هەبوو؟ بۆچی وا گریای؟ فەرمووی والله إني خشيت أن تغلب الدنيا على قلبي فلا يكون للآخرة فيه نصيب. والله لو ترسام كالدنيا بسر دل ما زال بي ودوائي الرقاي شوينكي تيانا من توبر وآخرة بنبا. پاشان فرماني كر هرچي لبردستي أبو همي كرابة صدقة وتوزع كرابة سر فقير هجاري أهل مدينة كخوي بويلوه واليب أم بيا ودا صلاة دارك همشتيكي لبردستا والي مدينة بلام لچيه ترسي مالو سەرۆت و سامانەکەش لە بەردەستیاتی بەڵام ئەترسێت کە دڵی بە شتێکیەوە متعلق ببێ، حەزی لە شتێکی بێ، هەڵیگرێ بۆ نەفسی خۆی و لە جیاتیەوەی کە تەعەلوقەکەی هەمووی بە ئاخرەتەوە. ئەمە فرمێسکێک کە بۆچی ڕشتوێت؟ فرمێسکی ئەمیان بۆ ئەوەی فرمێسکی عەبدوڕەحمانی کوڕی عەوف بۆ ئەوە بوو کە خەمی ئەوەی بوو کە پاداشتەکەی لە دنیایە درابێتەوە. فرمێسکی یەکێکی تریان بۆ ئەوەیە کە دنیا زاڵ بێ بەسەریە.